پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەزانێت چی ما پێ دەفەرمێ لە دوو حەدیثی صحیحدا دوو ڕیوایەتە دەفەرمێت ئەگەر ئینسان مرۆڤ لەو ڕۆژەی کە لەدایکە بێ یەکەم ڕۆژی لەدایک بوونت هەتا ئەو ڕۆژەی بە پیری دەمری 80 ساڵە 90 100 زیاترە لە یەکەم ڕۆژی لەدایک بوونتەوە هەتا ئاخر ڕۆژی تەمەنت کە بە پیری دەمری نەک بە گەنجی ئەگەر ئەم دوو شتەش بکەی بۆ قیامەتت لەو ڕۆژەی کە لەدایک بوویتە هەتا ئەو ڕۆژەی بە پیری دەمری لە پێناو خوادا لەسەر دەم و چاو ڕات بکێشن 70 100 ساڵ لە پێناو خوادا لەسەر دەم و چاوت ڕات بکێشن بەبێ بچڕان لەو ڕۆژەی کە لەدایکە بی هەتا ئەو ڕۆژەی کە دەمری بە پیری سرت لە سەجدەدا بێ و سرت بەرز نەکەیتەوە لە حەقەرەه یەومە القیامە ڕۆژی قیامەت دەڵێی هیچم نەکرد بۆ قیامەت خۆ ئێمە 4 دقە 5 دقە لە سەجدا نامێنینەوە خۆ ئێمە لە پێناو خوادا یەک چرکەی ڕانەکێشراوین لەسەر دەم و چاومان ئەبێ لە ڕۆژی قیامەتە حاڵمان چۆن بێ وەرە سبحان الله ئینسان بۆچی لە خۆی بایی بێ نوێژەکە لە خۆی بایی بێ عیبادەتی خوا دەکا لە خۆی بایی بێ هەڵساوە شەو نوێژ دەکا لە خۆی بایی بێ یەکێ لە پیاوچاکان دەڵێ هەڵسام شەو نوێژم کرد لەگەڵ کوڕەکەم وتی باوە ئەزانی خەڵکی خەڵکی زۆرێ خەوتووە ئێستا نوێژ ناکا وەکو من و تۆ ئەزانی خەڵکێکی زۆر ئێستا خەوتۆ شەو نوێژ ناکا فەرمی ڕۆڵە گیان مادەم شەو نوێژ دەکەیت و ئاوا دەکەی شەو نوێژ مەکە مادەم پۆز لێ ئەدەی مادەم خۆت لە خەڵ بە باشتر دەزانی ئەو شەو نوێژە کە تۆ ئاوات لێ دەکا و لە خۆت باییبی مەیکەی باشتر کەواتە ئاگاداری خۆت بە هیلاک مەدە